بەڵەرەنج بەردەوام دەبین لە وەرگرتنی تۆڕی پامێران بەڵام ئەم جارە پامێری هەولێر لە ستۆدیۆی بەیانی کورسات نیز لەگەڵمان دەبێت باس لەو کار و چالاکیانە دەکات کە لە نووسینگەی هەولێر کەناڵی کورسات بۆ ساڵی نوێی دەستگای میدیای کورسات کاری لەسەر دەکەن. کاکاوکار بە خێراتی. هاوکار عەبدوڕەحمان بەرپرسی نووسینگەی هەولێری کەناڵی کورسات نیوز بەخێر بێت. بە خێراتی. هاوکار و هاوڕێکی ئازیزمان بەخێر بێخوا. سەرەتا پیرۆز بێ ئەم ساڵیادا و حەزەکەم بۆ ئەویان سەرەتا شتێکە هەبێ پامێکت هەبێ. پیرۆزە لێەوە پێشەمان پیرۆزە لە هەموو کارمەندان لە بینەرانی کورسات لەو خەڵکانەی کە 22 ساڵە ینی بەردەوام هەم بۆ هەواڵ هەم بۆ بەرنامەکان پشت بە کورساتە بەستن. من زێ شانازیە ئەم ساڵ 15 ساڵە لە کورساتم و خزمەتەکەم لەو کەناڵە وە خۆم مرتاحم لە کورسات و دڵنیان بینەرانی کورساتیش ئاسوودەنە لەگەڵ ئێمە و پیرۆزە لە هەموو لایەک پیرۆزە لەو کارمەندانێک کە پێشووتر لە کورسات بوون ئێستا لە شوێنی ترن و هیوادارم لە داهاتوودا بتوانین هەمومان بێکەوە خزمەتی زیاتری خەڵک کوێن خزمەتی زیاتری ئەو شاشەیە بکەین. باش هاوکارجان تۆ بە حکمیەوەی کە بەرپرسی نووسینگەی پایتەختی هەرێمی کوردستانی کارەکان بۆ ئێوە چۆنە جیاوازێکی چیە لەگەڵ شارەکانی ترە؟ نی بە حکمیەوەی هەولێر پایتەختی هەرێمی کوردستانەوە خۆتوتی ناوەندێکی سیاسی و یاساییە بنمونە سەرۆکایەتی هەرێم حکوومەت پەرلەمان هەموو وەزارەتەکان کۆنسڵخانەکان هەموو لە هەولێری پایتەختن هەولێر زیاتر ئیش و کاری زیاتر لێ ینی من بڕواناکەم ڕۆژانە لە هەولێر هەواڵی گەرم نێبێ بەردەوام کۆبوونەوە هەیە هەواڵی گەرمەیە وەزارەتەکانم قونسڵخانەکانی یا پەرلەمانە دوو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان حزب لایەنە سیاسیەکان بارگای گەورەیان لە هەولێرە بنمونە سەرکردایەتی حزبەکان لە هەولێر زۆربەی کات دانیشن پارتی دیموکراتی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستانە بزوتنەوەی گۆڕانەوەوانە بەر یەکگرت و کۆمەڵ هەموو لایەنە سیاسیەکانی تر بۆیە هەولێر بەردەوام ینی پڕ ئیشە بۆ ڕۆژنامە نووسان ینی شارێک نییە بنمونە ئیشی کەم بێ ئێمە بنمونە ڕۆژانە 4 بۆ 5 پەیامنێر بەردەوام ئیشیان هەیە لە هەولێر دیەوە هۆکەشی ئەوەیە هەولێر ینی هەموو لایەنە سیاسیەکان چاویان لەسەر ئەو شارەیە بە حکمیەوەی پایتەختی هەرێمی کوردستانەوە بەردەوام ڕۆژانە وەفدی وڵاتان لایەنەکانی تر بنمونە لایەنە عراقیەکان سەردانی هەولێر دەکەن بەتایبەت بنمونە لە کاتی ئێستادا کە کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە داهاتوودا دەست پێ دەکات گفتوگۆکان بۆ پێکەنانی کابینی تازای حکوومەتی عراق دەست پێ دەکەوانە وای کردوانی ئیشەکان لە هەولێر زیاتر بن بەراورد بە شارەکانی. باشە ئاستی ڕووماڵکردنی ئەو کار و چالاکیانەی کە لە هەولێر ڕوودەدەن تا چەندە گرفت بۆ ڕۆژنامەنووسان دروستەکە یا خود لە چه ئاستێکدایە؟ یعنی لە هەولێر کێشە هەیە بنمونە ئەو ڕۆژە نمونەیەکتان بەڕێمەوە کاتی هێنانەوەی تەرمی و کۆچبەرانە بەداخۆیانی کە لە ڕێی هەندەرانە گیانیان سپات کورسات ئێمە 3 شەو من هەموو شەو یەکێک لە پەیامنێرەکانی ئێمە ئەچووە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر تەنسیقمان لەگەڵ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە نووسینگەی و تەبێژ حکوومەتی هەرێمی کوردستانە بوو کە ئێمە ڕووماڵی هاتنەوەی تەرمی کۆچبەران دەکەین لە کاتی هاتنەوەی تەرمی کۆچبەراندا نەیانێش کورسات ینی بچێتە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر بەراورد بۆ چەند کەناڵێکی تر لە ژوور و ئاسای ڕووماڵیان دەکەن. باشە هۆکارەکانیان پێ ینی کە کاتێک شتێکی وا ڕوئە هۆکارەکەیتان پێڵێن بۆچکە ئێوە تۆڵی پێشتر تەنسیقمان هەبوو هۆکارەکەەوە ینی سیاسیە چەند کەناڵێک سەر بەلایەنێکی سیاسی دیاریکراون لە هەولێر ئەوان بۆوانە ئاسایە ڕووماڵی بکەن بەڵام نەیاڵن کورسات و بەشێک لە کەناڵەکانی ڕووماڵی بکات یعنی چەند جار پەیوەندی ئەو جاریەکەم ینی ئاستەنگەکانی ئیشی ئێمە لە هەولێر ئەوەیە ینی بنمونە هێنامەوە ئێمە چەند جاری تر پەیوەندیمان لە کەسانی باڵا دەستی حکوومەت کردووە بەڵام ڕۆژانە دووبارە بێتەوە جوانە ئاستەنجی گەورن لە هەولێر بۆ ئێمە دروستە بن بەڵام ئەوە نییە ینی ئێمە هیچ نەکەین بنمونەوە ڕۆژانەیان هێش پەیامنێرەکەی ئێمە بچێتە ناو فڕۆکەخانە بەڵام لە بەردەم فڕۆکەخانەیە ئێمە ڕووماڵی خۆمان کرد و بۆ ڕۆژی دواتریش لە هەموو شار و شارۆچکەکان پەیامنێرانی کورسات لێ بوون کە بە کاتی بە خاکسپارنی تەرمی کۆچبەرەکان ینی ئاستەنگەیە بەڵام ئێمە لە ئیشی خۆمان بەردەوامە باش هاوکارۆکو بەرپرسی نووسینگەی ینی لەوەش دڵنیام کە تۆ هەروەکو هاوڕێک مامەڵە لەگەڵ پامێرەکانی شەکەی و بەو ڕۆحێتەش ئیشەکان ڕۆژانە چۆن کاری نووسینگەکە ڕێگەخە ینی مەسەن بۆ نمونە
چۆن دابەشی کارەکانەکە بەسەر ئەو ڕۆژنامە نووسانە خودە و پامێرانی ئەو ڕۆژە کاریان هەیە بۆ ڕووماڵکردنی ڕووداوەکان. کاگرانز من پێشەوەی لێپرساوی نووسنگە بم پامێر بووی بەتەشی ئێستا شەر پامێرم ینی ئەوەی شانازی پێوەکەم پامێریە ڕاستیشی تر ینی ئێمە ڕۆژانە من 5 پامێر هەیە لە نووسنگە و لێ ڕۆژانە سەیری شتێ و کاران ناکەی چەند هەواڵی گەرمێ چەند کۆبوونەوە هەیە تۆ پامێرەکان ڕاستپێری بۆ کۆبوونەوەکان من مناگەر دوو ئیشی گەرم هەیە دوو پامێر تۆ لە بەردەستاتوانی راپۆرتی سارد پێ بکەیت کێشە و گرفتەکانی هەولێر بە تایبەت کەمی پرۆژە خزمەت گوزاریەکان ئەو کێشانی کە هاوڵاتیانی هەولێریانە یان بە دوواداچوون لەسەر پرسی کێشەیەک ڕوویداوە لەو شارە چی بووە چۆن بووە ئیتر پامێرەکان ڕاستپێرین بەو شێوەیە ئیش بکەن یعنی خۆشبەختانە ینی ئەوە بێ خەڵک بڕیار بدا بەڵام ئێمە لە نووسنگەوە لێ تاتوانی ومانە ڕووماڵی ئەو کۆبوونەوە ئەو ڕووداوانە بکەین کە لە هەولێر ڕووەدا و پامێرەکانی جێ دەستیان دیارە من ینی لێرەوە ڕێزی زۆر بۆیانەوە دەستخۆشی زۆری هەموو ستافی نووسنگەوە لێرێ بێگومان ماندوونە بن دیارە باستەوە کرد سەرچا بەکاری پامێری دەست پێ کردووە و شانازی بەو کارشتەوە دەکەیت وەکو پامێرێک چۆن لە کاری پامێری دەڕوانی لە کاتێکدا کە بە بڕوای من قورسترین ئەرگ لە میدیادا پامێرە ئەوە پامێرەکە لە ناوچە جیاوازەکانەوە هەواڵەکان لای ئەوانە و دەیگێنن بە دەستگاکانی ڕاگەیاندن و دەستگای ڕاگەیاندن مامەڵی لەگەڵ دەکات ئەرکی پامێر چۆن دەبینیت؟ ینی من ڕێزم بۆ هەمووانە هەیە کە لە ڕاگەیاندنی شەکەن بەڵام ئەوەی من ئەوەی پامێری نەکردبێتن ڕۆژنامە نووس نییە یعنی ئەوە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانی شەمەوەی کرد قڕسترین ئەرچی ئەعلام پامێریە چکە تۆ ئەگەر ئێستا شاشی ئێمە پامێرمان نەبێ هەواڵ لەکوێ لە هەولێر دەستی ئێماکەوێ لە شارەکانی تر جا پامێری ئەوە نییە شت بکەوێتە بەردەستت تۆ ئیشی لەسەر بکەیت هەبێ بچی خۆت بە دوواداچوونی بۆ بکەی دەستەکەوی ئینجا ئیشی لەسەر بکەیت هەرچی پامێری زۆر قورسە بە تایبەت کە پامێرێک حەزی بە ئەوە بێ ئیشەکەی باش بێ ینی هەر لە کۆڵی نەکات و بە دوواداچوون بکاتن بۆیە ینی پامێری جیاوازە لە ئیشەکانی تری ینی ڕاگەیاندن یەکێکە لە هەرە قورسترین ئەرکەکان چونکە تۆ بنمونە ئەچی ڕووماڵی کۆبوونەوەیەکەکەی کەس ئامادە نییە قسەت بۆ بکە کەس ئامادە نییە زانیاری بێتێ کەناڵەکەش داوای زانیاریت لێکە ئەوە ئێزگار قورسارکەکە یان چێ شوێنێک پەلەکردن بنمونە کەناڵەکەی تۆ مافی خۆەتی زۆر زووترین کات زۆرترین زانیاری بەدەستکەوێت هەبێ پامێرە ئەو بە دوواداچوونیانە بکاتن پەیوەندیەکانی بەگەڕ بکە جە پامێری هەرەوە نیە تۆ ئەو کە بێ پەیوەندی باشتە بێتن بنمونە تۆ ئێستا ئەمڕۆ بنمونە پارتی گۆڕان کۆ بنەوە تۆ بێت پەیوەندیەکی هێندە باشتە بێ لەگەڵ پارتیا لەگەڵ گۆڕان زانیاری دەستکەوێ بۆی لەو کۆبوونەوە باسی چێکرێ یا دوای کۆبوونەوەکە چی وتراوە لەسەر چی ڕێککەوتونە ڕاست یان بەجددیەتی پامێر قورسا بەڵام لەگەڵ قورسیەکەشی من وە خۆم ینی نازان پامێرەکانی تر چۆنەی بینن زۆر مرتاحم لەگەڵی و ینی لە ئیشی پامێری هەست بە خۆشیەکەم مرتاحم زۆر من بە پامێری باش بێگومان لە کاری پامێریە تەنها خۆتەزانی لە هەرێمی کوردستانە کەناڵ نییە کەناڵ زۆرەوە بە جیاوازی ڕەنگەکانیانەوە کارەکەن پەیوەندیەکانی تۆ هەرو کاتەشی کە پامێر بووی و ئێستاش بەرپرسی نووسنگی وە پامێرەکانی تریژ هاوکارانمان کە لەگەڵ تۆ کارەکەن پەیوەندیەکانی ئەوان چۆنە لەگەڵ پامێرەکانی ترە جاری وا هەیە لەوانەیە تۆ شتێک لە پامێرێکی تر وەرگرتی بێ ئەو لە تۆی وەرگرتی بێ ئەم کارە هەبووە ینی ئێمە پامێری هەریەکە و لە کەناڵێکمان بەڵام لە کۆتاییدا هەمومان هاوڕێ هاوپیشێنمان لەگەڵ پامێرەکانی تری کەناڵەکان بنمونە جاروات تۆ چیە کۆبوونەوەی پەرلەمان کۆبوونەوە کە 10 ساعتەخانی تۆ لەگەڵ پامێرەکان ڕەفیقی قساکەی گفتوگۆکەی تر لەو کاتەشە زانیاریە گۆڕیان تۆ بنمونە حەدەسێک لە هەولێر ڕوویداوە پێشی تۆ پەنامنێری کەناڵێکی تر لێوێ یان تۆ پێش ئەو لێوێ تەلەفۆنەکەی زانیاری وەرەگری لەکوێ ئیشەکە چۆن ڕوویداوانە ینی پەیوەندی باش لە نێوان پامێرەکان هەیە بنمونە هەڕاستە هەر کەناڵە و حزبێک لایەنێک پشتیوانیەکە بەڵام ئێمە بەو دیوە سەیری ناکەین هەمومان وەک هاوڕێ هاوپیشینە بنمونە بەشێک لەو پامێرانەی لەوێ ئێستا لە کەناڵی تر بوون پێشتر لە کورسات بوونە یان لە کەناڵی تر بوون ئێستا لە کورساتن هاوڕێتێکە ینی زیاتر اینجا ئەوە لەسەر و بابەتە چەند گروپێکەیە تایبەت بە پامێران کە زانیاریەکان شێر ئەەکەن
لەگەڵ ئەو گروپانەیە چۆنی وەڵاو گروپانم زۆر باشە بۆ پەیامنێر چونکە بیان مونە بەیانی وەزارەتێک بە پەیامنێری دەستگایەک هەڵێ سعادە ئەو کۆبوونەوە یان ئەو چالاکیەمان ئەو پەیامنێرە ڕێک لە گروپەکە دانی ئێستا بەن منێمە چەند گروپێکمانەیە لاولێت ئەزانی تۆ بەیانی سعادە فڵانە شتێ ئەگەر ئەو گروپانە نێبێ بڕواناکەم ئاوا ئاسانکاری زۆر زۆری بۆ پەیامنێر زۆر زۆری ئاسان کردو ینی تۆ شەو ئەزانی بەیانی چی ڕوو ئادا لە هەولێر تۆجیای حەدەسێک بنمونە لە پڕا کێشێکە سووتانێکە مردنێکە کوشتنێکەوانە بەڵام بۆ ئیشەکانی تر ئەزانی ئەو گروپانە زۆر ئاسانکاری بۆ ئێمە کرد بە تایبەت بۆ من وەک سەرپەرشتیار ینی بنمونە پلان دانی تۆ بەیانی ژوو یا شەو درەنگ بۆی بەیانی چی بکرێت نەوە ئیشانت لەبەر دەستە چۆن پلانەکە دانێ بەڵاش زۆر جار ئێمە لەگەڵ ئێوە کۆنتاکتمان هەیە بە تایبەتی لە بەیانی کورسات نیوسە و لەگەڵ تۆ لەگەڵ کاگارامیشە بڵین زۆر جار ئەو داوایەوەکەین کە میوانێکمان هەبێ لێەوە لەگەڵ تانا بەشدار بێ گرفتان بۆ دروسە بێت جاری وایە مەسەم بۆ میوانەکان بەیانیانە خەڵک کاتانە خەوتووە کێشێتانێ کاتی کێش مەبەستم کێشەی ئەمانێ مەبەستم کێشەی میوانەکانە جاری وایە میوانێک تۆ لەگەڵا قسەش کردو بەڵام ناهێت ئەو کات یا مۆبایلدا ئەمە گرفتێکە بۆ ئێوە دروسێ کێژانە زۆرە بە تایبەت ئەو بەرنامانەی کە کاتەکانیان زووە ئێستاوەکەیەوە بنبێت تۆ شەوان ئاساییتری ئێواران ئاساییتری بەڵام جارویە تەلەفۆنەکەی بە تایبەت ئەو ڕۆژانەی کە بەس نازام خەڵکیمە بۆ بەیانیان ینی فێر نەبوو لەگەڵا لە بەیانیانە بەشداری بکەن ڕەن چێکشت لە کاتێکا و میوانانی کێنە پرۆگرامەکە خۆیان بەرپرسیارەتیان هەیە یعنی گەر بوو بەرنامە کەژ نەبێت ئەرکەکانیان لە کاژێرەشتەوە دەست پێ ئەکات نازان بۆچی کێشان لەگەڵ بەرنامەکە هەیە قسەی لەسەر بکەم میوانی بێنێ بۆ زۆر کێشێ ینی بە تایبەت بۆ ئێوە بەڵام ئیتر بۆ ئێوەش کێشێ ڕواکەم ئەگەر چۆنە ها ئەگەر نەمانێشتۆ بۆ بەتەشید وا بەڵام کە تۆ میوانێکی داوەتەکەی بەیانی مۆبایل داخات چی لێ ناچین لە دەرگای ماڵەوە ڕاستە هاوکار بێگومان ئێوە لە ساڵانە خۆتان پلانێکی تایبەتان هەیە خۆ پلانێکدا ڕێژم بۆ کاری ئەو ساڵەتان کە تانوێ هەتا کۆتایی ساڵ بۆ پلانە بڕۆن بڕێوە بۆ ساڵی 2022 کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی ئەو ساڵەیە ئێوە پلانی تایبەتاندا ڕشتۆ لە نووسینگەی هەولێر بۆی کە بتوانن لەم ساڵیشا بە هەمان گڕوتین و بگرە زیاتریش کارەکان بکەن ئێمە لە نووسینگە هەم لەگەڵ ئیداری کورسات و لێ بەڕێوەبەری کورسات ینی لە گفتوگۆین بۆی ئیشەکانمان لە هەولێر فراوانتر بکەین ستۆدیۆکانمان گەورەترکەین لە هەولێر وە تۆڕی پەیامنێرانمان لە هەولێر زیاترکەین لە قەزا و ناحیەکانی هەولێر بنمونە پەیامنێرمان زیاتر لەوێ ئەو ستریمانێک کە ئێمە لایڤی پێکەین زیاتر بێ بۆ ئەوەی باشتر و چاکتر بتوانین ڕووماڵی ئەو ڕووداوانە بکەین کە لە پارێزگای هەولێر ڕۆدا تەنیا سنتەری شار نیە بنمونە پارێزگای هەولێر زۆر فراوانە ئیتر ئەمانەوێت بەجددی لە ساڵی تازە لە جگە لە کورسات بەگشتی بەڵام بە نووسینگەی هەولێر بە تایبەت ئیشەکانمان فراوانتر بکەین دڵنیاش بنوابێ دەستان خۆش بێ بێگومان کاری ئێوە کارێکی ئاسان نییە چونکە وەکو خۆت ئاماژت پێکرد کە بە بەردامە بێ ئێوە بنە سەرچاوی زانیاری و سەرچاوی هەواڵەکان بۆ هاوڕێیانمان لە بەشی هەواڵی کورسات نیوز بۆ ئێمەش هاوکە کە ئەگەر لە کاتێکە ئەگەر گرفتێک دروست بێ کێشەیەک دروست بێ پامێرێک لە شوێنێکە گرفتێکی بۆ دروست بووە کێشێکی بۆ دروست بوو هاوکار چۆن ئەم گرفتە چارە سەرەکە گرنگ بیانی تۆ بێ سەرەتا کێشەکە بزانیم بەڵام گرنگترین شت لای من سەلامەتی و کارمەندانەیە کە لێوێن ینی بنمونە کێشەکە چۆنە چییە ئەبێت تۆ خوێنەوەت بۆی هەبێ بەڵام گرنگترین شت ئەوەیە تۆ ئەو ستافەی کە لێوێ بە سەلامەت بگەڕێنەوە تیڤی ئەوە لای من زۆر گرنگە دوای هەواڵەکە چۆنە چی دەستەکەوێ لێوێ ئەو پەیامێر چی بۆ کورسات دێنێتەوە هەواڵەکە چەند گرنگە بۆ کورسات ینی من ئاوا مامەڵە لەگەڵ کێشەکە هاکەم سەرەتا گرنگترینش سەلامەتی و ستافەیە کە تۆ لێوێ ناردوونتن ڕۆژنامە نووسێک تۆ دروستت کردو دوای چەند ساڵ زۆر گرینگە ئەبێ بە سەلامەتی بیپارێزی بیگەڕێنیەوە بۆ ئەوەی لە داهاتوودا زیاتر سوودی لێوەرگەوە دواتریش ئەو ئیشەکە چۆنە چۆن مامەڵەی لەگەڵەکەی تۆ وەک ئیش ینی کورسات ئەوە بینەرانیش
ینی شایدی بۆ ئەوادان ئێمە قەت پەلە ناکەین لە شت چکە ئێمە کورساتین کەناڵی تر نینە ینی خەڵک هەیە دەیان سەدان کەس لە کەناڵێک هەواڵێکە ڕوا بەڵام کە لە کورسات هەواڵەکە ڕۆی اینجا بڕوای پێکە ئەوە گرنگە ئێمە کورساتین هەموو کات من وابیرەکەمەوە ئێمە کورساتین کەناڵی تر نینە نابێت تۆ خەڵک بەکاربێنی بۆ خۆت حدەسێکە ڕووداوێکە ڕوویدەوە ئەبێ ڕێز لەو شخصەش بگری و ستافەکەی خۆشت بپارێزی و کەناڵەکەشت ئەو سەنگەی جارانی بمێنێ کە خەڵک بڕوای پێێتە کە خەڵک متمانێ پێێت باشاوکار دیارە ئەمەی کە باست کرد کە زۆر کات خەڵک کاتێکە هەواڵەکە لە کورساتەوە ئەبینێت و لە ڕاست و دروستی هەواڵەکە دڵنیابێت ئەمن بێگومان پەیوەندی بە پیشەی بوونی ئەم دەستگایەوە هەیە کامیشە بەو شێوەیە بە شێوەیەکی ڕاست و دروست لەگەڵ بابەتەکانە مامەڵی کردووە وەکو خۆت وەکو بەڕێوەبەری نووسنگی هەولێر تا چەندە جەخت لەسەر ئەوواکەیتەوە کە پەیامنێرەکان بە شێوەیەکی پیشەیانە کار لەسەر بابەتەکە بکەن دوێن پێرێ شەو یانی شەوی ڕابردوون تا شەوی پێشتر هەواڵێک بڵاو کراوە لە هەولێر یەکێک لە یانە شەوەکان سوتاوە کەس برینداربوونەوەوانە هەواڵەکە ناڕاست بوو برادرانی ژووری هەواڵ تەلەفۆنیان بۆ مەکردوتیان شتێکی وا هەر چەند دەستگایەک بڵاوی کردوتەوە کاک فەرید بوو قسەم لەگەڵی کردوتم نا با ئێمە پەلە نەکەین ئەو هەواڵە ڕاست نییە من دڵنیام چکە من قسەم لەگەڵ بەرگری شارستانی کردبوو لاوی وتیان هیچ شتێکی بەو شێوەنەوە تۆگە بەرگری شارستانی ینی پشت ڕاستی نەکاتەوە هەواڵەکە ڕاست نییە بێگومان اینجا دواتر ئێمە بڵاومان نەکردەوە هەواڵەکەش ناڕاست دەرچوو ینی مەبەستی من لەوەیە تۆ ناکرێ پەلە بکەی لە هەواڵێکە کە هەواڵەکە وانە ینی ئەوەیە خەڵک متمانی بە کورساتە ئەگەر بنمونە ئێمە بەیانی بڵاومان کردباوە بێ دواتر متمانە لە دەستی بێت خەڵکی تر ئەیوت ڕۆژێتر هەواڵێکی ئەوت چێڵێ ڕاستە و ڕۆژە هەواڵێکیان بڵاو کرد بۆ وانێ اینجا پەلەکردن زۆر جار تووشی هەڵی گەورەتەکە بەتایبەت کە تۆ متمانەت هەبێ ینی ئمە 22 ساڵە خەڵک متمانەی بەو کەناڵەیە ناکرێت تۆ لەسەر هەواڵێکە کە ڕاست نییە پەلە بکەی و بڵاوی بکەی و دوای متمانەی خەڵک لە دەست بدەیت ڕاست یعنی ئێستا شەڵێمەوە ئێمە کورساتین کەناڵی تر نینە کورسات خەڵک متمانەی بەو کەناڵی نابێ و متمانەی لە دەستدەین و هەم هەوڵێکیشمان بۆەوە دەستخۆش بەڵێ هاوکار دیارە جگە لە کارکردنتان لەگەڵ کەناڵی کورسات نیست راپۆرتی سارد بابەتی سارد ئامادەکردنی میوان بۆ کورساتێکی ژەیەوەکۆ لایانی ئەدەبی و ڕۆشنبیری و چالاکیەکان کارکردنتان لەگەڵ ئەو کەناڵە چۆنە؟ وەڵاهی من چونکە پامنێری سیاسیمە بۆ ئێستا بەنمونە بەرنامەکان ئی کورساتێک تەلەفۆنم بۆکەن فلانە هونەرمەند فڵانە شانۆکار منەوانە ینی زۆر پەیوەندی چکە من پێشتر ویشی سیاسیم کردووە ینی تۆزێ قورسە لەگەڵ ئەو هونەرمەند و ئەانە اینجاوە دوو بیئەی زۆر جیا سیاست و هونەر ینی زۆر جیاوازە جا تۆ بێ سیاسی بە شێوەیە قسەی لەگەڵ پێی هونەرمەندێک کەس ناسکە کابرێت هونەرمەندیانیش لە خۆڵاسن ئەبێت تۆ سەعاتێک قسەی لەگەڵ بکەی و دڵی خۆشکەیەوە نیە بۆ ینی لای من ئیشی هەواڵ و سیاست و ئاسانترە لە دیوە هونەرەکەی بەڵام دیوە هونەریەکەش گرینگە بەتایبەت بۆ هەولێر چکە کورسات ینی کورساتی یەک بەتایبەت خەڵک بۆ ئەدەب و هونەر و زیاتر پشت بە کورساتەوە هەولێریش دەیان هونەرمەندی گەورە و بەتوانای تێدا تۆ ناکرێ پشتی تێ بکەیت ئەوە تۆزێ قورسە بەڵام لەگەڵەوەشدا هەوڵی باشمانداوە بۆی هونەرمەندەکانی هەولێر خەڵکی هەولێر خۆی لەوە شاشە ببینێتەوە بەتایبەت ئێستا بنمونە لەو سەری ساڵ و یادی دامەزرانی کورسە زۆرترین گفتوگۆ و لێدوان لەوانە لە هونەرمەندانی هەولێر وەرگیراوە چکە بۆ واقعیتان پێ بڵێم هونەرمەندانی هەولێریش ئەیانەوێ هەم خۆیان هەم ئیشەکانیان لە کورسات دەرکەون یعنی کورسات بۆ ئەدەب و هونەر زۆر جیاوازە لە کەناڵەکانی تر ینی دوای بینەریتی کۆمەلگای پاراستوە دوای تۆ بینەری کورسات زیاترە یعنی تۆ بە هونەرمەندێک مقابلە بکەی لە کورسات لە شوێنی تریش مقابلە بکەیت بێگومان بینەری چەندە و چۆنە و چەند دەنگدانەوەی بێناو خەڵک بێگومانوە دەستخۆش هاوکار عەبدوڕەحمان بەرپرسی نووسینگەی هەولێری کەناڵی کورسات زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆی کە ئەو ڕوونکردنانش بۆ ئێمە خستە ڕوو بۆ بینەرانیش دەستان خۆش بێ سەرکەوتوو بن و بەخێر بێ سەرچاو